ساتی کردنەوەی ئاڕاستەی دووەمی پردەکەی پردەیە کە 3 ساڵ بەر لە ئێستا و لە کاتی ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر هێزەکانی پێشمەرگە بۆ ڕێگری لە پێشڕەوی هێزای عێراقیەکان تەقاندیانەوە. دوجار هەردوو ئاڕاستەی هاتن و چوونی پردەکە بە فەڕمی کرایەوە و هاوڵاتیان دەتوانن بە ئاسانی هاتوچۆ بەسەرە و پردەدا بکەن. ئامانج لە کردنەوەی ئەم ڕێگایە بۆ هاتوچۆی ئۆتۆمبیل و بارهەڵگر و هاوڵاتیانە. ئەمەش بۆ هێنانەدی گەڕانەوەی هێمنی و ئاسایش بۆ ئەم ناوچەیە و گەڕانەوەی ئاوارەکان. ئەمانەش لە ئامانجە سەرەکیەکانی کردنەوەی پردەکەیە. هاوکات سوود لە سندوقی ناوچە زیان لێکەوتوەکانی دەستی تیرۆر بۆ چەند ئامانجێکی جیاواز وەرگیراوە. یەکێک لەوانە هاوشێوەی ئەم داواکاری و ئەم جۆرە پرۆژانەیە. بە دڵنیاییەوە تەقاندنەوەی پردەکان بە پلەی یەکەم هاوڵاتیان زەرمەندی یەکەم دەبن. بە بنیاتنانیشی بارگرانیەک لەسەر هاوڵاتیان کەم دەبێتەوە. پردەکە لەسەر بودجەی سندوقی دووبارە بنیادنانەوەی ناوچە زیان لە یەککەوتوەکانی کارە تیرۆریستیەکان نۆژەن کراوەتەوە بۆ یاکردنەوەی ئاڕاستەی دووەمی ئەم پردە بۆ گەشەی ئابووری لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و پارێزگاکانی خوار و ناوەڕاستی عێراق بە گرنگ دادەنرێ. کردنەوەی پردی کۆپری تەبعەن لەسەر ئەرکی سندوقی ئەعمار بوو بە پارەیەکی 692 میلیۆن کاتی 240 ڕۆژ. طبعا پردەکە لە پرۆژە استراتیجیەکانە کە کەرکووک و هەولێرە بەستێتەوە یەک و حەوت فەدایە و درێژی 270 مەترە دوو سایدا و بێ لەوە 150 مەترش مختەرەباتی جسرەکەیە. ئەم کارە شەریکەی نەجمە سوورەیە کردی بە ئیشرافی مەحافەزە و مدیرەی تورق و جسوور کەرکووک. یارە ئەم پردە کە تێکچوو ئەو کاتە بە هیچ شێوەیە لە شێوەکان ڕێگا بینی پردێ و عەفوان ڕێگا بینی هەولێر و کەرکووک بە هیچ شێوەیە نەما، چونکە ئەمە خەتێکی استراتیجیە، خەتی خارجی پێوترێتن. هەموو بار هەڵگرەکان و خەڵک لێرەوە کە هاتوچیانە کرد. ئەو پردەی ناو سنتەری شارەکەی پردێ بوو، پردێکی زۆر بچووک بوو، یعنی تەحملی ئەوەندوو تەنها 3 تەن، زیاتر لەو 3 تەنە زیاتر تەحملی ناکرد. ئێمە چاکە زانین بار هەڵگرت کە لێرەوە ڕەتەبی هەیە 30 تەنە، هەیە 40 تەنە، هەیە 25 تەنە، دیارە وایان لێ هاتبوو و کە خەتی دووبز و دیبەگە و سەرگەڕان و دیبەگەیان دەگرت، اینجا دەچوونە ناو هەولێر. فەمە ڕێگایەکی دوور بوو و ڕێگاکەی زۆر خراپ و تێکچوو بوو. شکر بۆ خوا ئیستا ئەم ڕێگایە کە کرایەوە مەسافەکەی زۆر نزیک بووە بینی کەرکووک و هەولێر. کردنەوەی پردی ناحەی پردەیە جگەلەوەی بۆ هاتوچۆی هاوڵاتیانی ئاسایی گرنگە بۆ بەستنەوەی هاتوچۆی بازرگانی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و ناوەند گرنگی تایبەتی هەیە و ڕێڕەوی بازرگانی هەولێر و پارێزگای کەرکووک و پارێزگاکانی خوار و ناوەڕاستی عێراق بە یەکەوە دەبەستێتەوە. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام، ناحەی پردێ.